ورن ورن من عالينا بابولي جوانو بكينا ورن ورن من عالينا بابولي جوانو بكينا ورن ورن من عالينا بابولي جوانو بكينا لقل إيمان سكوان وما فقانتا مستوى تاكي وستان بخوان لبيت بيشي قلم كوان لقل إيمان سكوان وما فقانتا مستوى تاكي وستان بخوان لبيت بيشي قلم كوان زوجيا ڕانە مش گۆرانی یەکتان بۆ لە مێشتا تۆ گۆرانی چوزانی ئەتوانی گوێ بگری واشانی ئامە کوڵێوەی فاتە کوڵێ ماڵە میراوە ماڵە میراوە دووبێت کاشە خوێن ئاژیش ڕژەی بەم ناوە ڕژەی بەم ناوە ژارە و نەژنا ڕابی ژەزانێم فەرمووتی ژەیرە ئەلو ئەلو تێشت یای ژەنیوەری فێبریوەری کەمان ئەمە ڕاپە ئەمە قاپە ئەمە ڕاپە ئەمە قاپە ئەمە ماڵ ئەوڵایە ئەمە دادلیشەیە ئەمە کاکە بۆرە ئەمە مایکە ئەمە ڕاپە ئەمە قاپە ئەمە ماڵەکەمە ئەمە قاپە ئەمە بەخۆ ماڵە بووی نابێ ئەوە یونوشە ئەوە کاکەشتیە ئەوە کاکەشتیە ئەوە دەرێنەرەکەیە ئەوە دەرێنەرەکەیە ئەمە ڕاپە ئەمە قاپە ئەوە منمە ئەوە منمە ئەوە ڕاپە ئەوە قاپە بەپولەکانی دیمان سلااف زارۆکێن خۆش دەبی بۆ vê xelekê em li dihokê rengînîn evro em gelek babetî cuda bifayde bûye amade kiriye digel me bimînin. سڵاو لەبێ کاپتن سڵاو بەخێر چۆنیت باشی؟ مەمنون سوپاس بژیت کاپتن ئەمە پرسیاری ئەو بکەم کە چەند ساڵە ئەم فێرگێت هەیە ئەمە تقریبان 4 ساڵە یەک ساڵیشە لێرە دایانیشین بەڵێ لەم هۆڵە ئەی خۆت چەند ساڵە یاریزانی ئەم یاری من خۆم پێشتر تقریبان بوو ماوەی 8 ساڵ یاریم نەکرد بەڵێ ماوەی 4 ساڵیشە ڕاهێنەرم 3 ساڵ لە قاعێکی تر یەک ساڵیش لێرەیە ئەمە پرسیاری ئەو بکەم کە تەمەنی منداڵەکان لێرە چۆنە واتە لە چ تەمەنێکەوە هەیە ئێمە لە 4 ساڵ یاریزان وەرەگرین تا تەمانی 45 ساڵیش یاریزانمان هەیە والحەمدولله زۆر باشە ئەی باشە لێرە ئەو خوێندکارانی کە هەتە لێرە بەشداری هیچ پاڵەوانێتێکەکەن ساڵان بەڵێ ئەوانەی حەزەکەن بەشداری لە پاڵەوانیە ئەوانە تەمرینیان جودایە ڕاهێناریان جودایە ڕاهێنانی تایبەتی خۆیان هەیە هەنێکیش هەن حەزەکەن بەس بۆ ساخلەمی خۆیان جەسەدی خۆیان هەنێکیش هەن بۆەوەی بەس کێشیان دابدازێت زۆر باشە ئەی باشە ئەم منداڵانە کە لێرە هاتوونەتە خولەوە هیچ سوودێکیان لەم خولە بینیوە لە ژیانی ڕۆژانە 100%. ئەی باشە ڕوبەڕوو هیچ کێشەیەک نابنەوە بۆ نمونە هەیە بەڵام زۆر کەمە ئەوانە کە لێرە تەمرینەکەن کاتێک لە دەرەوەێنن ئەو ئەنێرژیە و ئەو قووەتەی کە هیانە لێرە یعنی سەرفیەکەن لە دەرەوە تەنیا پێویستیان بە ئیستراحە و خواردن و نووسنە واتە ئەم وەرزشە کە فێری بوونە سوودێکی زۆر زۆری هەیەبووان کە لە دەرەوە بەرگری لە خۆیان بکەن مەڵێ 100% زیاتر بەرگریکردنە نەک هێرش بردن ئەوەنە فێرە بن بەرگری لە خۆ بکەن ئەگەر پێویست بوو ئەگەر پێویست نەبێت قەت ڕووبەڕووی یعنی شەڕ و ئەو شتانە نابن لە جادە ئەی باشە تۆ خوێندکارەکانی زیاتر چ تەمەنێکن واتە هەرزەکارن یاخود گەورەترێکن هەرزەکاریشمان هەیە شەباب و متەقەدیمیشمان هەیە ئەوانە کە گەورن بەڵێ ئەی باشە ئێستا ئەم مناڵە هەیە تەمەنی چەنە و ماوەی چەندێکیشە لەلاتە ئارتین تەمەنی 8 ساڵە ئەوە ماوەی تقریبان ساڵ و نیوێکە لە کەرمن یاری کیکبۆکسینەکات پارساڵ توانی پلەی دووەم بێنێت لەسەر ئاستی پارێزگای دهۆک لە بتۆڵی کیکبۆکسینگ باش ئێستا با بڕێن لای ئەم منداڵانە و بزانین ڕێنمایی تۆ چییە دەربارەی بەکارهێنانی ئەمانە باشە
ئەمانە ئەو پێداویستیان کە تەڵەبەکانمان لە خلالی تەمرینکردن پێویستیان پێ هەیە وەکو ئەمانە پارێزراون بوو قاچیان وەکو کڵاو بوو سەر و چاویان ئەمانای تریش وەسایلی تەمرینن زیاتر بوو بۆکس و ئەوانەش بۆ زەربەی پێ و هەروەسا زۆر شتمان هەیە خەڵک پێی سەرسوورمان ئەدەێت مەسەلەن استفادەی ئەمە چێ لە قاعەیەمە ئەمە زیاتر بوو تەمرینی باڵنس یاخود فێربوونی سەرەتاکە کە دێت فێر دەبێت بۆ حرەکە هەروەسا زۆر شتی تریشمان هەیە کە لە ماوەی تەمرین ئیستفادەی زۆر زۆریە هەیە بۆ بەرەو پێشوونی ئاستی یاریزانەکانمان ئەی باشە سوودی ئەمانە چییە؟ ئەمانە بوو ئەو یاریزانانن کە حرەکانیان خاوە بەڵێ. زیاتر بوو سرعە و استقامە و قووەت بەکارێنی بەڵێ. ئەوش وەزنی کەمە ینی وەکو یاری ئاسن نیە بێت وەزنی زۆر کەم بێتن بەڵام دروست. تکراری زیاد تەمرین بە زۆر تکراری باشە. زیاد سەبارەت بە ئەم منداڵانش ئەمانە چنێکە لە لای تۆن؟ بێژەر کۆنتترین یاریزانمینە یعنی زۆر زۆر گچکە بوو بەڵێ. دوجار بوو تا قەرەمانی پارێزگای دۆر زۆر هەروەسا هەکاریش وێنەی هەر لە 2019 کە تەمەنی 4 ساڵ بوو و وێنەی 2020 هەموو پێکەوە نێستا جودی چۆنی باشی ئەوە جودیش تەمەنی 12 ساڵەوە تقریبان ماوەی 6 مانگە لەکن منە هەروەها ماهانیش ئاموزای منەوەش تقریبان ماوەی لەوانە نزیک ساڵێک بێت لە من لێرە تەمرینەکات توانێت 10 کیلو لە کیشی خۆی کەم بکات زۆر باشە. ئەی باشە هیچ کاتەیە لە کاتی تەمرین و شتی وایە بوون منە عزیێتیان پێگەشت بێ؟ هەیە خۆی لە ڕاستیدا هەیە بەڵام زۆر کەمە دروست. ئەوەی کە ڕاهێنەری کیک بۆکسین بێت یاخود یاریە جەنگیەکان خۆی شارزەیەکی زۆر باشە لە جەسا ئەگەر حرەکەیەکی مفاجئ ئەنجام بدات ینی بوو نمونە شانەی دەربچێت ئەتوانێت بیبەتە جبووەوە کە بە زووترین کات بیگەنێ بۆ خەستە دروستە دروستە زۆر. باشە کاپتن ئێستا ئەمە هەندێک ڕێنمایی مام بدەیت تێ بزانین کە چۆن ئەم وەرزشە بەشەیەکی دروست ئەنجامەدرێت و هەندێک یاری بکەین. بەڵێ سەرەتا پێویستت بە ئەمە پێڵێن کەف بەڵێ. با یارمەتی بدەم زۆر باشە زۆر باشە حەزەکەی با بچینە ئەولا سەرەتای مە پیشانی یاریزان کە چۆن بوەستن بەڵێ. ئەبێت قاچێکت لە پێشەوە بێت باشە کەمێک دەچینە خوارەوە باشە بەڵێ دەستەکانیش لێرن بۆ ئەوەی بەرگیری لە خۆ بکات باشە لە سەرەتا لە دەستی پێشەوە دەست پێکەین ئەو دەستە هەر بە بەم شێوە دێتە یەک بۆ شێوێ. بەڵێ زۆر باشە دوای زاربەکە ئەبێت بگەڕێتەوە سەر شوێنی خۆی لە دوای دەستی بۆ شێوێ. ئەو بوو دەستی چەپە بەڵێ بەڵێ. دوای دەستی ڕاست بۆ شێوێ. زۆر باش بەڵێ زۆر باشە یەک دوو لە سەرەتا دەبێت ئەوە زۆر دووبارەیکەی بەمە؟ هەر زۆر زۆر بەتەم وەرزشە بێ ڕۆژانە بکەین. بەڵێ ڕۆژانە مدەڕبیش هەر یعنی ئەوا دەکات دەبێت لە بیری ناچێت یەک دوو یەک دوو تەمام دەست خۆش بێ کاپتن. خۆش. ئێستا ئەمێ بچمە لای مناڵەکان دەست خۆش بێت. سەرچاو سڵام منداڵینە چۆنن؟ چۆنی تۆ؟ ناوت چییە؟ هەگەر هەکار چەند ساڵی؟ هەشت 8 ساڵی؟ ئەی تۆ چەند ساڵە یاریەکەی؟ نۆ ساڵێک ساڵێک نییە؟
باشە تا چەندێک حەزت لە میاری هێتۆ ڕێجالێک زۆر حەزت لێە ئەی لە دەرەوە هیچ وەکو بەرگری بەکارێنی ئەی سوودت لێ بینیانی واتە بەردەوامە بیهێت لێوەنیا زۆر باشە دەست خۆش ناو چییە؟ جودی جودی چەند ساڵی؟ 12 دوانزە ئەی چەند ساڵە وەرزشاکەی؟ چۆن؟ چەند ساڵە ئەم وەرزشاکەی؟ هەفت مانگە حوت مانگە باشە پێم بڵێ کە کاتێ تەمرین تەکرد لێرە سەرەتا هیچ تووشی عەزێتێک بوویتەوە هیچ کاری تێت کرد؟ ئەی هیچ ماندووی ناکردی؟ ماندوی بەلێ ماندوی هەی وایە سەرەتا تەقان ماندوو دەکا ئەی لە دەرەوە هیچ سوودی هەبوو بۆت ئەم وەرزشە بەرگری لە خۆت بکەی باشە ئەی حەزت لە هێوە نیە؟ بەردەوامە بی؟ ئادی بەردەوام ئەی زۆر چاکە سەرکەوتوو بیت سڵاوت لێبێ چۆنیت؟ باشم سەرجە ناو چییە؟ ماهان ماهان تەمەنت چەندە مەهان؟ 10 ساڵی ئەی چنێکە خەریکە وەرزشی؟ ساڵێک ساڵێکە؟ ئەی باشە لە ماوەی ئەم ساڵەیە کەواتەوە ئەم وەرزشاکەی هیچ سوودی هەبوو بۆی کێشت ڕێکیتەوە لە شولار بەلێ سوودی زۆر هەبووە یەکەم کێشم زۆر دەبەزیوە 6 کیلۆ و فایدەی لەشم کردووە بەڕەوانی خۆمشی زۆر چاکە ئەی لە دەرەوە کە ئەم وەرزشە یعنی بۆ نمونە ئێستا ئەم وەرزشاکەی تۆ لە دەرەوە هیچ سوودێکی هەبوو بۆت کە هەم بەرگری لە خۆت بکەی؟ بەلێ بەرگری زۆر لە خۆ هەبووە زۆر چاکە ئەی لە کاتی وەرزشە کە سەرەتا دەست پێ کرد هیچ قورس نەبوو بۆ تۆ هیلاکی نەئەکردی زۆر؟ کەم کەمێک؟ کەمێک واتە زوو لەگەڵی ڕاهاتی دە زۆر چاکە سەرکەوتوبی بەردەوامە باشە؟ گەلێک سپاس سڵاوت لێبێ سڵاو سەرچاوا بوو چۆنیت؟ ئەلحەمدولیلا بەستە بۆش بێ ناو چییە؟ بێژەر بێژەر بەڵێ. تەمەنت چەندە بێژەر؟ تەمەنم 12 ساڵ باشە ئەی ماوەی چەندێکە خەریکی ئەم وەرزشەی تۆ؟ ئەڤە 5 ساڵە 5 ساڵە ئەی لە ماوەی ئەم 5 ساڵە کە تۆ خەریکی ئەم وەرزشەی بەشداری هیچ پاڵەوانی تێکت کردووە؟ بەس یەت محافظە دووەکی دوو جۆرە داخل بوویمە 2019 پلەیەکی بدەست خۆڤینە و 2022 من پلە دوێ بدەست خۆڤینە زۆر باشە دەست خۆشە باشە پێم بڵێ لە ماوەی ئەم چەند ساڵەیە تۆ هیچ سوودێکت لەو بینیەوە بۆ نمونە هەستت کردوکەوە بەرگریت زۆر بە خۆت بۆ لە دەرەوە تا پارێزگاری لە خۆتەکەی؟ گەلێک ئیسیفادەم نەژە قاعدیدی و تقریبا از 7 سال بوومە کە مەفتەم نەتگیری ez vegavet 12 سالم مگەلێک استفادەش وێ دیدیتە وێ تەمرینە بەڵێ زۆر چاکە ئەی تۆ هیچ جگەلەوە پۆلی چەندی دواتە جگەلەوە پۆلی حوت پۆلی حوتی بەڵێ زۆر چاکە سەرکەوتوو بی سپاس سەرکەوتوو بن کوردستانیشم لەگەڵایە ئەچم بانگی ئەەکەم بۆ ئەوی کەوا یاری لەگەڵ منداڵەکاندا بکە برو ترشید ئەو خەریکی چی کوردستان وابوون کوڕە یاریەکەم یاری چی لە جاتی وەرە یاری لەگەڵ منداڵەکان بکە یالا بە ئەم بێچین دەی دەی بڕۆ دەی سڵاف شۆنی سڵاف سەرچاو بەخێر بێ گوێ لەگەڵ تۆ قسەکەم تیش ئەتا ئەمە بەس فێر شەڕ بووە ئەلو کاکا کوڕە قسە ناکە مامە سەلام ناوێتە چییە؟ دۆنەر دۆنەر وەرە جوش جا جو یو وەرە دەی لەمدا وەرە یو دەی دەی دا دا دەی کوڕە بەخوامە بە شەڕەکە با بچم بۆ لایەکی تر ئای 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 سڵاو سلام شۆنی باشم ناوێتە چییە؟ هاکار هەکار هەکارەش ناوم کوردستانە کوردستان بەرە تۆ من فێری ئەمە ئەەکەی یۆ فێرمەکەی هەرە دەی چی بکەم؟ جاي
یەکەم شت چی بکەم؟ دەست خواست دەست بەرز بکەم ناوسە کورە من ناژەم برایەک مێنایی کاکە بۆرێ هونە ئاژایە ڕۆژ نییە بە دوو دەشە نێنینە ماڵە بێدا نەخوا لێدە ئەویش فێرکەم باشە باش دەستان خۆش سلام سلااف سەرچاوە چۆنی باشە مامە نۆبەتە چییە؟ بێژار بێژار بەڵێ بێژار وابزانم تو پاڵەوانی بەڵێ وایە؟ وای چەند ساڵە؟ بە 5 ساڵە 5 ساڵ؟ بەڵێ وای ئافرم باشە پرسیارێک کەرەنکە باشترین بەرگری چییە لەو یاریکە تۆ دەیکەی؟ ڕاوینە کێ؟ ڕاوین براتە؟ ڕاوی بمسڵە کوڕۆم ژانی ناوە وەمزانی ناوی ئینشانە حرەکەیە وایە؟ بەڵێ ئەی هوژوم ئاوە هوژوم شی پێڵێ چۆ یانی یعنی ئەوە هوژوم هێرش ئێ ئەوە هینا ئێ پوشە بمسەلەن چت بێنەوێ هەت بێنێ پوش پوش کوڕەوڵاوە ژۆ قوشە ژەماعەت دەرست خۆش بێ ناوەکەشم بیرشو بێژار بێژەر بەڵێ دەرست خۆش بێ سپاس سەرچاوە کوڕە ژەماعەتەوە باشینەکە هوژوم وانە وەڵا بۆ ئێمە نابێ با بڕۆینەوە بەڵێ مڵالانی خۆشەویشت ئەم ژارە شاتینە کۆتایی بەرنامی ئەم ژارەمان لە شاری تۆکی ڕەنگین لەم فێرگە ژوانە ئەوەی پێویستە من بیڵێم پێویستە هەموو منداڵێک لەم فێرگانە بن بۆ نمونەوەکو کیک بۆکشینگ بۆشی بۆ پاراشتن لە خۆیان تا بەرنامێکی تر و شارێکی تری ئەم کوردستانە ژوانە خواتان لەگەڵ بەپولەکانی دیمەن گەڕامەوە سلااف زارۆکێن خۆشتوی ئەڤڕۆکە ئەم دێچینە دۆکا ڕەنگین و هەفپەیڤینێ دگەل پێشکەشکارێکی خوددانشیان چێ بکەین دێ بەلەوام بچین بۆرە پرێس ئەبا چشی کۆمۆدیە زۆڵم گیرێ دەمژی کا بینەفێرە بەزەحمەت دەشەی گیرێ ئەڤەیەکەم تەراس بۆ ترکۆکیامە بەرخۆست و دێت گۆڕم بێجاس نزۆم و جلکێت کوردیژی ڕامزە کوردی نیۆمەیە تازۆنێ بەلە کەس پەیت بووم پەیدوی ماشەڵە بی زاڵام کەفجە ماشێکژ دەخەڵەتەخە ئەبا سیلڤێرێمە مێڤۆنێ مێلڤێرە بینەڕۆن سپێدێ وەرە تێ گوتیام وەرە ڤیرازی هاتیمەڤێرێ تولکیرێ بووی بێژم مێڤۆنێ ماکە سلام علیکم کووت و ئەو لەسەر مەسرەحێ دبینی شاکار و مرۆیەکی مەزن سەحتکەی ئاخەفتن و مەلامەحێوی گەلێکی ڕەندن کاکە هەژی تو بخیراتی و سەر چاوە لە دەستپێکێ بێژەمە چاوە تو بوویە پیشکەشکار دەستپێکێ مامۆستای من ڕێبا ڕۆژدی پەیوەندی بۆ بەمە کرد گوتێ مە پێشکەشکارێک زێتم بۆ وەر تیڤی ئەس ژێگرتم پۆشینگێ ئەسچوو من چەند تێست کردن حتاس شوێ مە پێشکەشکار بەرێ مۆزوعێ چی دەما تو دەرکەفتی ئانکو چالاکی هەبوو بن نا یەکەم جار بوو ئەوەل جۆر بوو فەرقا هەژی بەرێ پرۆگرام و پشتێ پرۆگرام چ بوون بەری پرۆگرامی هەژی بەرنیۆس نبوو گەلک نۆڤدووکێدا پشتی پرۆگرامی هەژی بەرنیۆس کرد یعنی خەلکی نیۆسی ئاخافتنێ تا بۆڤی مرۆیە چییە کو دبێژن هەژی نوکە بچیکە و لازمە زارۆکێ خۆ بکەت زۆرۆکی کۆچەشیان هەنە ڤێتبێیوی نابیتن بلۆشیانە خۆب دەرەخیتن ئەگەر چەند زەحمەت بیتن تەمام بەس ژمارە
والله اجي كيف كشتني فراستي هي كم جورة اس قال جنجك وكيته اس برنامج بيش يعني دس خوش حتى تخوش فراستی تشیونید باشید هین بو بیچندی دخواست کن تو صبردام بیشتر کاری خود خیراتی ما مصطفى خیر داری سلامت دی اگر بعد میگه بله چی دبیجی یوان زاروکان کوش بر بچیکی خو نادنه بر خفنت خو جو اگر تمنی بچیک بیتن اگر ویدیو کال دیف هیویوید میدیدن که مثلا دکتر مهندس یوریکره که داشته بلاش زورکنی دست پی بکردن اگر نشیا حتی گیتا روده کی مثلا 14 سال 15 سال که کنگی شیان هنه نصیحتا تا چیه بو زاروکین کردستان اگر تا هیویک هبیتن ارمانجک هبیتن دیف به ارمانجه هره اگر خودو بشکیجی جوره که دی روبه و چه جوره بیوی نبه اکرم تخیره توی دمای خده از تاقین لبسه نکدیم کابینه اوه انجام تاقی کرنه نه؟ اوه توی بیلا کد کتی؟ خده باب از تو بو چی؟ عدی تینه نوستی مجیک من هرود گوته تا بخوینه وقتی تاقی کرنه بخوینه تا گوه خونه دامن خده خبره تو رو خیلی اره مشتستان جی بس فایده نکر تیمایی که هر دزیوت بر و تا خوب پیوان بجید کر حتی برای خده هلتهاتی ایمان خر انگلیزی هم ایدی خر از ناجح بساق ایمان چه نابید لازمه تو بخوره ناجح ورزشی مچه بیه کسکی ورزشی ما از ورزشی کتی من ورزشی تو نکتی؟ که اون نره سکه اون نره مانه ورزشی مخابنی الوره ورزشی سکه اون نره گلک هاری جوچه گمسه مصابه بی هنری تصاد بر درسته صحت خوش نه اببتنی بس نه بیجا من وقتی خو چوا برید که خودی از خینم از بخوندنم هم مجیلم اگر مدام فری هبیتن از هندک جورا طاپونت کن حواله تهنه؟ به هفرا جکولانی چی جارا گمید کن؟ او چن بس از کم چن بر خواندنه بله اجبلی خواندنی وقتا فراغه تا چید که؟ سری طبابیت کم و ویدیو گیم پیچک نگلک زیاده تر تا چی یارگد که؟ فیفا زور ساعتك نيف ساعات ديف زاق قيمة مينيتن بينارون في خلاكي دو هاتشي إيه ما بخطا فايدي كابتن أبا مثل كده خو قارين أبا ساتم جاك هكذا زحمة نبي ترى بابا تام دك تراني رابي دیگل هجی گلک میوانی مزن و خدانشیان و ستیرکا کردستان هبو ناری ناوان چه ابو برانبرته اما واسه تعامل قال كير هروكي كاسكي هنديون البرامبر يعني نتقول يا بتشيكا اس وي شوي كريت تعامل قال كم نتقول يا بتشيكا چجارا میوانی تا نگوتیه تو دی رابطو گلکی بچیکی نه کیشک میوان بو تا گلک تایبت بو قالك بس بويك شوانا اكتر كوميدي دشو جماني ميكوش بشتا ايه تكيكوش مالنا خراب وتكيكوش مالاتا دفجه برده في لعبه 24 ساعه تو سربه بوجي دراسه باب ايه تمالا مال ميراتا رشكر دراسه بس لعبت كم ازت شاريده ديك بشتا دي خدي اف عيالي زمانيه الله ابالات المدرسه بسقتي ايه بشتا لا دفجه برده لو تاچو بابا موش انا مگوب آلات تو بسقتي تو هو تي في مالي پلان آجی پشتی خلاص بو ناوی پروگرامه چیه؟ پلانم اگر اسمون پیشکش کر ده هر مینه پیشکش کر اگر اسمون جی پیشکش کر ده خواندن خوب مسری و هر واسط ده طاپوپی بردوم بسر تدوید ببی یاری کریه تپاپی آنکو پیشکش کار از ما پیشکش کن اونو نگه طاپوپی دفع عادیه کیش با بیدرسته دليخو دليخو خلاش دينا عصفناش دينا خو مرتاح كيا عسى مرتاحة بيراخو بكيسة باردة يلا تحديد اج كليبك حسن شريف وك اكتر تو بجدار بوي تو حاز اج اكتري هيا حازم لا اكتريجيا
هیلو دلال مگوازه چما باجه روی شر نخیلی آخ دلاله بچیکە کوب کاریت بەرنامەیە پێشکەش بکات ئەکی دەبێت پاڵپشتێکی بەهێزی هەبێت پاڵپشتیکەرێن تا کیشکن دەست پێکێ وەکی مەگوتی مامۆستا ڕێبا ڕۆژدی بوو ئەیکەم پشتەوانێ من پۆشی مۆڵبۆتە من دایکە من و بۆبە من و برایەت من پشتینگێ خەلکی دهوکێ بەردەوام بوون پشتەوانی ئەمەد کرد هەڤۆڵت من مامۆستایەن من چ دەبێژیە وان دایک و بابێن کو پاڵپشتیە بەهرەیەن زارۆکیە خۆ نابن بلا مەجالی بدەنە عایالێ خۆ کە زۆرگێن خۆ چ کەچ بی چ کۆر بیتن کە ئۆرمۆنجاوی چییە بلا ڕێگە لێ ناگیریتن چونکە ئەگەر ڕێگە لێ بگریتن دی بهیوی بیتن ژە بلا ڕێگە لێ ناگیریتن بلایەکە لێ نهێتا دلیدا هندك تورا الأرول تكنيك بقرا وكمانينا الشدرا أرول تكنيك اللي تبغى بيك كيشك مركزي تو ياريد كي دفاع بشتفانا كيشك تيما تبابي ريال مدريد حج راموزيت كيت حتى انه كان بارهنجي بس انه كان نوكا حز كيشك عندك كيت روديجيرو ميليتاو مدفيت اكتريه كي بومبكي از آمادمكو خلقي چه از آمادم نا مدفيت نوكا تشتكى بسيل بومبكي قصوطا اكتريه بيت اريه بجموني فيت فكرة هي فكرة بيجنا من رولك يا بوما بريكا كوتو دقال كريم بنزيما اخفتنيت كي كوك حاجي تو سهرتي زهرين بما قولوبك سهري ما بلنكا تو ما تشامبيونز ليج إنه محاولة كموديوليش بفرنسا بينا سهري ما بلنكا سهري بيريزي بلنكا صبر هم يعني في السهري ما هر بلنكا يعني مقولة هذا بلاش مجي ماستر بيتن بيجا ما كيس عجل مش تقدم طبعا كاشمو نوبي هناك بس بيجا عابكو بلا عسكي تشوف الخبر كده حاجي شو بس من ذكرت نا بحث انا بو ايك الفيري بو تجارة هاريكارا هفالين خوبوي بو تجه كرنا وين هفول من يتهين از بيجمي اگر تفرنت شتيب كي دي هولي بيجنا من هوصا بس بزحمته بمنا اگر تلديف اول ما خب كي غور تشجنوا بزحمته تشدش مستحيل لينا برسفا دوماهي كي تا بوزاروكين كردستان چنه آخر برسوامن کو اگر تا آلمانجاک های بیتن دیف آلمانجاب که غور ها که خود چند داشته دیر بیتن اگر 1000 متر اشتر بیتن هر ویراگهی اگر تو چجا بیوی نبی اگر تو کتی جی رابه و بلانه ایک تارو کده و تو بخور رابه و بشیانت خو بورا بريس سلام لالەکان ژۆنێن ڕێمەرەکانی کوردستان لەم ئەڵقەیە ژان باشیشەکە باشی تەلەفۆنەکە یەکێک لە بەسووترین داهێنانەکانی مرۆڤە کە لەلایەن گراهەم بێڵەوە داهێنراوە بۆ ئەوەی بەباشی سوودی لێوەرگرین پێویستە ئەم ڕەوشتانە بژانین و ئاشنا بین پێی تا لە کاتی گفتوگۆیە ئەنجامی بدەین پێویستە کاتێک کە تەلەفۆنمان بۆ کەشێک کرد یەکەم جار بڵێن شڵاو ئەم کاتت باش نەک ڕاشتەوە بڵێن وا لەکوێ نابێ ها لە کریزەکە چۆن بووی دەرچووی یان نا سڵاو چۆنی لە کریزەکە دەرچووی ئەگەر تەلەفۆنمان بۆ هاوڕێیەکمان کرد کەشێکی تێ وەڵامی دایەوە پێویستە دوای شڵاوکردن بڵێیت تکایە دەتوانم لەگەڵ هاوڕێکەم قسە بکەم چونکە ئەمە نیشانی ئەدات کە تۆ کەشێکی ڕەوشت بەرژین نەک ڕاستەوخۆ بۆ نمونە با بڵێن برادەرەکەت ناوی ئارامە تەلەفۆنەکەی تۆ باوکی هەڵێگرێ بۆ نمونە کە ئەحمەد کو ئارام برە نابێ نا تێگەشتێن
دەریاز لەوەیە کابی دێ ئیشم پێێتی ئابی دێ سڵاو کاتت باش زۆر سپاس بە زەحمەت دەریاز لەوەیە ئیشم پێ بوو وەقالێکی تر دەبێت تەواو بیر و هۆشمان لای ئەو کەشە بێت کە بە تەلەفۆن قسەی لەگەڵەکەین نابێت هۆشمان لای شتێکی تر بێت یان دەنگی تەلەڤژن بەرز بێت بۆی بەباشی تێبگەین ئەبێت تەلەڤژنەکان ژمکەین یاخود شەرقاو نەبین ردينا بطوفانين والله يجوزون زوجين بديات شوية أريلونا هاتي أريلونا هاتي بطوفانين والله زور خوش بس خاين تاخد إذنك بورا والله زور خوش بخوزقات وجلية خاڵێکی تر بیرۆکێکی باشە ئەگەر تۆ ژەرژەر لەگەڵ هاوڕێکانتا کۆشی قوتابخانە بکەن بەڵام بە ژۆرێک نەبێت تەلەفۆنەکە داگیرکەی ژار ڕۆی بکەی ئەوجا لێرە چ دادەنی کەوانە باشە هدي أليرا استاوت كردية 240 سنة دەسوش زۆر سپاس دەسوش وڵامە جوانەکان پێویستە هەمیشە تەلەفۆن بە شێوەیەکی گونجاو بەکاربێنین تا کۆمەڵێک ڕێنمایی تر خواتانەکە ئەوە هاتم مناڵ ئازیزەکان گوڵە جوانەکان ئەوە هاتم چۆنن باشن مناڵە جوانەکانەوە بۆ بە پێوەستاون دانیشن مناڵە جوانەکان دانیشن ئێستا حەکایەتان بۆ دەخوێنمەوە حەکایەتی باپیرە گەرم دەبنەوە مناڵ ئازیزەکان یاخوا بەخێر بێن مناڵە جوانەکان و ئەوجارش هات بۆ خزمەتتان ئەوجا بەخێر بێن بۆ بەرنامەکەمان با بزانم ناوتان چیە تۆ ناو چیە؟ ئەی ئافرین ئەلەن گیان با ئەو شیرێشت بدەبێ ئەی گوڵە جوانەکەم ئەتو ناو چیە؟ ئامێزخان فەرموو ئامێزخان ئەدی ئەتو ناو چیە؟ سیڤال فەرموو کاک سیڤال ئەو ناو کوردی خۆشانە یا خۆ تەمەند درێژ بن ئەدی ئەتو ناو چیە کاکە؟ شیاو وەڵا شیاوی ئافێتتان بی گوڵە جوانەکان ئەدی ئەتو زەهرە فەرموو زەهرە خان ئەوەش بۆ تۆ ئەدی ئەتو گوڵە جوانەکەم عەبدولقادر فەرموو مناڵە عەزیزەکان کەناڵی دیمەن لەمە دووە چەند چیرۆکێکتا پێشکەش دەکا هەموو هەفتەیەک چیرۆکێکتا پێشکەش دەکا لەکوێ لە کەناڵی دیمەن ئەو جارەی ئەو چیرۆکەمان بۆ هەڵبژاردوونە بە ناوی متمانە بەخۆبوون هیوا بەخۆبوون بڕوا بەخۆبوون گوێ بگرن مناڵە عەزیزەکان ئێستا بۆتان دەخوێنمەوە جوان گوێ بگرن بزانن چیتان بۆ ئەخوێنمەوە باسی قوتابیەکتان بۆ دەکەم قوتابێک کە ناوی بارامە گوێ بگرن
بارام قوتابیەکی تەمبەڵ بوو. ڕۆژێکیان لە پۆلەکەدا لەگەڵ هاوڕێکانیدا دانیشت بوو. مامۆستایەکەیان هات و پەڕەی تاقیکردنەوەکانی دایەوە بە قوتابیەکان. بارام تەماشای تاقیکردنەوەکەی خۆی کرد، بینی لە 10 نمرە 2 نمرەی بەدەستێناوە. 2 نمرە. بەمەش بارام دەیزانی باوکو داکی لۆمەی دەکەن. بارام لە بری ئەوەی گرنگی بدات بە زانینی هەڵەکانی دەستی کرد بە وێنە کێشان لەسەر پەڕەی تاقیکردنەوەکە. لەو کاتەدا مامۆستا بانجی قوتابیەکانی کرد و وتی مناڵینە گوێ بگرن، پۆلەکەم کردووە بە چەند بەشێکەوە. هەر کۆمەڵێک هەڵدەستن بە ئەنجامدانی پرۆژەی جیاواز لە پێناوی بەدەستهێنانی نمرەی زیادە. لە پێناوی چی؟ بەدەستهێنانی نمرەی زیادە. مامۆستا بینی بارام گوێ لێ ناگرین. نزیک بۆوە لە بارام و پێی وت چی تۆی سەرقاڵ کردووە؟ خۆت ئامادە بکە تا هاوکاری کۆمەڵەکەت بکەی لە پرۆژەکەدا. ئەگەر پرۆژەکەی کۆمەڵەکەت باش بوو، ئەوە هەر یەک لە قوتابیەکان ئێوە نمرەی زیادە وەردەگرن. دوای ئەوەی مامۆستاکە وای گوت بۆ هەر کۆمەڵەیەک بیرۆکەی پرۆژەیەکی جیاوازی پێدان. کۆمەڵەی بارام بابەتێکیان پێدرا بە ناونیشانی دێوەکان. دێو دەزانن درڕندەیەکی گەورەیە هەر دەلووشی. خەڵک هەر دەلووشی، هەتا مرۆڤ هەر دەلووشی. بە ناونیشانی دێوەکان لەگەڵ یەکتردا دەستیان کۆمەڵەی بارام لەگەڵ یەکتر دەستیان کرد بە وتوێژی بیرۆکەکە. بەڵام بارام لە نزیکەوە وەستا بوو، شتی بۆ نەدەهات. پێشنیاری ئەوەی دەکرد ئەگەر پێشنیارێک هەر شتێک بکات لە گرنگی کۆمەڵەکە لەوانەیە گاڵتەی پێ بکەن. بارام بە تەواوی متمانەی خۆی لەدەستدا بوو. بارزان کە هاوڕێی بارام بوو، لێی نزیک بۆوە کە ئەویش قوتابی کۆمەڵەکە بوو. پێی وت بارام لاپەڕەکەی تۆ هەر سپیە، بۆ نیگەرانیت؟ بارام وەڵامی دایەوە بەڕاستی من ڕقم لە کاری پرۆژەیە، هاوکات بەڕاستی ڕقم لەوە نەکانیشمە. من هیچ پرۆژەیەکم پێ نییە سەبارەت بە پرۆژەکە. بارزان هانی بارامی هاوڕێیدا وتی بەشداری بکە بە شتێک لە پرۆژەکەدا، هەوڵ بدە. بارام قەرەمەکەی لەسەر دەمیدانە ئاوە کە من ئەوە پێ باش نییە. دوای سەری خۆی خوراند. هێشتا بارام متمانەی تەواوی بەخۆی نەبوو. لەو کاتەدا مامۆستاکە هات و وتی بارام تۆ هێشتا دەست بەکار نەبوویت؟ ئایا هیچ کێشەیەکت هەیە؟ ئایا پێویستیت بە کەمێک یارمەتی هەیە؟ بارام بە بێتاقەتیەوە وەڵامی دایەوە ناتوانم هیچ شتێک ئەنجام بدەم. مامۆستاکەی پێیوت بەلکو دەتوانیت، بۆچی وێنە ناکێشیت؟ مامۆستا زۆر جار تێبینی کردبوو کە بارام جارجارە وێنەی جوان دەکێشیت. مامۆستاکەی پێی گوت ناتوانی وێنەی داینەسۆرێک بکێشی. بارام زۆر کەیف خۆش بوو، گوتی مامۆستا دەبێت وێنەی داینەسۆرێک بکێشم. مامۆستاکەی گوتی بێگومان پێویستە وێنەی داینەسۆرێک بکێشی کە وەک دێو وایە، چونکە شێوەی لە دێو دەکات. بارام
هەستی بە بوێری و متمانەی خۆی کرد لەسەر لاپەڕە سپیەکەی دەستی کرد بە وێنە کێشانی داینەسۆرێک وێنەکە هەموو لاپەڕە سپیەکەی گرتەوە بارام بە ڕەنگی سەوز ڕەنگی کرد پاشان هێڵی زەرد و قاوەیشی بۆ کێشا لە چەند خوڵێکی دیاریکراودا وێنەکەی تەواو کرد زۆر ناوازە بوو واتە زۆر جوان بوو یەکێک لە قوتابیەکان لە گروپەکەی بارام بینی کە چ وێنەیەکی کێشاوە پێیوت بەڕاستی وێنەیەکی جوانە دەتوانین بیلچێنین بە بەرجی فایلی پرۆژەکەماندا قوتابیەکانی تر لە گروپەکەی بارام دەوری بارامیاندا و بەڕاستی گوتیان وێنەیەکی جوانت کێشاوە بەڕاستی بیرۆکەیەکی جوانە دەتوانین بیلچێنین بە بەرجی فایلی پرۆژەکەدا هەموو قوتابیەکانی گروپەکەی بارام دەوری بارامیاندا و هەروەها قوتابیەکانی پرۆژەکانی تریش هاتن ستایشی کارەکەی بارامیان کرد مامۆستاکەش دەستی خستە سەرپشتی بارام و پێی گوت کارێکی جوانت ئەنجام داوە بەڕاستی وێنەکە زۆر جوانە متمانەت بە خۆت بێ هەرگیز ڕاڕا مەبە بارام هەستی بە دڵخۆشی کرد پێشتر ئەو ستایشە جوانەی لە مامۆستاکەیەوە ئاراستە نەکرابوو درکی بەوە کرد کە مامۆستاکە زۆر هانی دەدا بۆیە بارام وتی متمانە بەخۆبوون لە کارکردندا کلیلی سەرکەوتنە واتە متمانە بەخۆبوون لە کارکردندا چییە؟ کلیلی سەرکەوتنە ئافرین کلیلی سەرکەوتنە متمانە بەخۆبوون لە کارکردندا کلیلی سەرکەوتنە ئافرین بۆیە هەموو دەستخۆشیان لە بارام کرد ئەبێ هەمووتان ئێوە متمانەتان بەخۆتان بی ئەگەر کارێکتان ئەنجامدا لە یەکەم جار سەرکەوتنتان نەهێنا جاری دووەم لە جاری دووەمیش سەرکەوتنتان نەهێنا بۆ جاری سێیەم هەر سەرکەوتوو دەبن واتە متمانەتان بەخۆبی واتە باوەڕتان بەخۆبی هیواتان بەخۆبی مناڵە ئازیزەکان جا بۆ ئەم متمانە بەخۆبوونە من شعرێکی جوانم بۆ ئامادە کردوونە شعرەکە بە ناوی هیوا منداڵی هیوا لە شعری شاعیری گەورەمان دڵداری نەمر و ئاوازیش لەلایەن هونەرمەند زایر محەممەدەوە بۆی دانراوە ئیتر ئێوە هەمووتان لەگەر من بەیەکەوە بڵێن منداڵی هیوا کۆڵەگەی دڵان تازە قونچەکەی ناوباخی گوڵان ئێستا ئێوە هەمووتان لەگەر من گۆرانیەکە دەڵێ ئامادەنە؟ بەڵێ ئامادەن؟ بەڵێ یاڵە بەیەکەوە هەموومان یەک دوو منداڵی هیوا کۆڵەگەی منداڵی هیوا گەی دڵان تازە غونچەکەی هیوام بە تۆیە ئەی تازە مناڵ بەیانی ببیە نمونە و میساڵ هیوام بە تۆیە ئەی تازە مناڵ بەیانی ببیە نمونە و میساڵ ئەو قسانەی من کەوا بۆت دەکەم بزرینجێتەوە لە گوێتە هەردەم ئەو قسانەی من کەوا بۆت دەکەم بزرینجێتەوە لە گوێتە هەردەم ڕازگۆ بەدایم قەدرۆ ناکەی وەختت بە بێسوود تۆ لە دەست نادەی تێکۆشە دایم هەرواکو هەنگ بە لە مەیدانی ژین ئامادەی جەنگ بە تێکۆشە دایم هەرواکو هەنگ بە لە مەیدانی ژین
ئەمادەی جەنگ بە منداڵی هیوە کۆڵاگەی دڵان منداڵی هیوە تازە غونچەکەی نەوباوی گوڵان منداڵی هیوە کۆڵاگەی دڵان تازە غونچەکەی نەوباوی گوڵان ئەوا پێداڵێم چاچی بزانە ژیانی مەردی باری گرانە ئەوا پێداڵێم چاچی بزانە ژیانی مەردی باری گرانە هەروان نەزانی وەک ژینی دوێنێ ئەخۆی وانووی لە نێو نوێنێ هەروان نەزانی وەک ژینی دوێنێ ئەخۆی وانووی لە نێو نوێنێ کاتێ گەورە بووی کە پێگەیشتی چاوت کرداوە لە ژین گەیشتی ئەبینی ژیان شێوێکی بەرزە ڕێگای خوار و ژوور بە ترس و لەرزە ئەبینی ژیان شێوێکی بەرزە ڕێگای خوار و ژوور بە ترس و لەرزە منداڵی هیوە کۆڵاگەی دڵان منداڵی هیوە کۆڵاگەی دڵان تازە غونچەکەی نێوباوی گوڵان منداڵی هیوە کۆڵاگەی دڵان تازە غونچەکەی نێوباخی گوڵان منداڵی هیوە کۆڵاگەی دڵان تازە غونچەکەی نێوباخی گوڵان ئافرین چەپڵێک بۆ خۆتان چەپڵێک بۆ خۆتان دەستان خۆشی گوڵە جوانەکان دەستان خۆش مناڵە ئەزیزەکان بەم شێوەیە ئەم جارە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ